کارمەندانی تەندروستی سلێمانی بە حکومەت دەڵێن ستۆپ، ئیتر بەسە چەوساندنەوە و برسیکردنی فەرمانبەران. بەشێک لە فەرمانبەران دەڵێن برسیکردنی فەرمانبەران گەیشتووە بە قۆناغێکی مەترسیدار و لەوە زیاتر کەس بەرگە ناگرێت. ناچینە سەرکارەکانمانە بێ دوو موچەکە بە ڕێکوپێکی بدرێت. موچەی مانگی 12ش ئاگادارمانکەنەوە کە ئەوێ یان نابێت. هەمووی بەڕاستی خۆشە قسە ڕاستی خۆشە. من داوا لە حکوومەتی هەرێم کێشەی موچە تێکەڵای کێشەی سیاسی نەکرێت. یعنی من لە 4/9/89 دامەزراوم لە هەڵەبجە بەپێ هاتووم بۆ ئێرە داوام و دایرەی خۆم ڕێکوپێکی کردووە. یعنی نەخۆش کانولای نەبوو وتمانە بڕۆ کانولا بکڕە، کانولەکەمان بۆ نەخۆشەکە داناوە و لەم سەری قاوش بۆ ئەو سەری قاوش بە تەنها ئیشمان کردووە. نەپارتی شەوانەمان هەبووە، هەر بەخەبەر بووین، هەتا بەیانی ئیشمان کردووە. وەکو ڕسمیەکان بایکۆت کراوە، هەر ڕۆژی یەک ڕسمی ئەڕواتەوە بۆی ئەوانی کە بڵێ کۆنن و شارەزان لە ئیشەکە، بەڵام وەکو ئیشکردن دکتۆرەکان لەگەڵ خۆبەخشەکانە ڕایەپەڕێنن. ئێمە ئەمانەوێ یعنی ئەم بایکۆتە بەردەوام بێتاوەکو ئەوەی هەموو مانگە چاوەڕێ نەکەین بڵێ سێ مانگ جارێ من موچە وەرئەگرم. من دوێنێ مۆلیدە هاتووە ئەڵێ من حەقم بە موچەی تۆوە چیە، تۆ دوو مانگە مۆلیدە نەیاوە، دوو مانگە کرێخانوم نەیاوە، ئەو حەقی بە زڕوفی منەوە نییە بەڕاستی. ئەوش لەسەر ئەوە چی بڵێم، هەروتم چاوەڕێ موچەکە. کارمەندانی نەخۆشخانەی ژنان و منداڵبوونی سلێمانی و بەشێکی زۆری بەڕێوەبەراتی و فەرمانگەکانی دیکە بایکۆتن. بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی دیکەش پشتگیری بایکۆتی سەرتاسەری دەکەن دژی برسیکردنی فەرمانبەران و ئەم هەڕەشانەی لە فەرمانبەران دەکرێت بۆ شکاندنی بایکۆت. ئاگادارم کە هەڕەشەیان لێکردن تر بە نەقڵکردن بێ یان هەڕەشەی ئەویان لێکردن ئەگەر زیانێک بە هەر نەخۆشێک بەیان هەر مناڵێکە لە خودەجە یان هەر ئافرەتێکەیەت لێرە پێویستی بە ئەمان دکتۆر وەجیرەکان هەڕەشەی کردووە و توێتێتان دەم بە دادگا. دەخۆمانیش ناچارن کە دەوام نەکەن لەبەرەوەی سێ مانگە موچەیان وەرنەگرتووە. ئێمە وەکو فەرمانبەر و مامۆستای ناڕازی هاتووین بە پشتیوانی فەرمانبەرانی تەندروستی کە وەکو ئەوان وەکو ئێمەژمان مافیان خوڕاوان سێ مانگ موچیان وەرنەگرتووە، ئەوان وەکو ئێمە ئەرکیان قورسە وەکو دەڵێ تەندروستیەوە بەڕاستی ئەم حکوومەتە پێی ناوەترێت حکوومەت بێ دەست سێ مانگ دەست خاتە بێنە حەقای ئێمە و مناڵەکانمان بەڕاستی پێی ناوەترێت حکوم. یعنی بەڕاستی من ئەسڵەن گاڵتەم بەم شاندکردنەژەیە کە ئەچێ بە بەغا یەک جار لیستی موچە ئەنێرم و تەواوێتر ئەمە خۆ هەمومانە تکرار دەبێتەوە شاندکردن ئەگەر بۆ ئیفاد و گیفانی خۆیان نەبێ ئەنی ئەم هەموو ڕاچوێ بۆ. ستۆپی ئەم جارەی فەرمانبەران بۆ دەسەڵاتێکە کە یاری بە قوتی هاوڵاتیانەوە دەکات، بۆ دەسەڵاتێکە باکی نییە هەموو سێکتەرە خزمەتگوزاری و پەروەردەییەکان پەکی بکەوێت. فەرمانبەران دەڵێن حکومەت دەستی لە خەڵک بەردا و تەنها چاویان پۆست و پلە و پارە دەبینێت بۆ خزمەتی خۆیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.